پرسی هەبوونی ئارتەشی تورک لە سەرخاچی باشووری کوردستان و عێراق کاردانەوەی نێودەوڵەتی و ناوخۆیی لێکەوتۆتەوە. بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەو پرسە بینەر و بیسەری دۆسیەکی حەوکارانم دەبین. ساڵی 1994 سوپای تورکی داگیرکرد هەرێمی بادینانی باشووری کوردستانیان داگیر کرد. لەو کاتەوە سوپای تورک لە ناوچەکانی کانیماسی، گردی بیەی سەر بە بێڤۆکا، ئامێدی و بامەڕنی بارەگای سەربازیان دروست کردووە و جێگیر بوون. دوای داگیرکردنی مووسڵ و شەنگال لەلایەن چەتەکانی داعشەوە لە ساڵی 2014 سوپای تورک چەند هەزار سەربازێکی تریان بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستانی عێراق ڕەوانەی بەعشیقە کرد و لەوێ جێگیر بوون. ساڵی 2003 پەرلەمانی باشووری کوردستان بڕیاریدا کە سوپای تورک لە خاچی باشوور بکرێنە دەرەوە، بەڵام حکوومەتی هەرێم کاری بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە نەکرد. کاردانەوەکان دژی بوونی سوپای دەوڵەتی تورک لە عێراق و ئەگەری بەشداریکردنیان لە شەڕی مووسڵ بەردەوامە و لەسەر ئاستی نێودەوڵەتیش ناڕەزایی لێکەوتوتەوە. پێش 2 ڕۆژ لە پەرلەمانی عێراق بڕیار درا کە بوونی هێزەکانی سوپای تورکی داگیرکرد لە ناو خاچی عێراق داگیرکاریە. هەروەها حکوومەتی ناوەندیش بۆ دەرکردنی هێزەکانی دەوڵەت لە خاچی عێراق بڕیاریدا سەردانی هەریەک لە نەتەوە یەکگرتووەکان، کۆنسەی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی وڵاتانی عەرەب بکات بۆ ئەوەی داوا لەسەر دەوڵەتی تورک تۆمار بکەن. ئەوەش وای کرد کە جێگیری سەرۆک وەزیرانی دەوڵەتەکەی ئاکەپا نوعمان کۆرتۆڵموش بێتە سەرخەت و دوێنێ لە لێدوانێکیدا ئاشکرای کرد کە جێگیرکردنی ئارتەشەکەیان لەسەر داوای سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق مەسعود بارزانی بووە. ئەوەش بە ناوی ڕاهێنان بە سوپای عێراقدا کراوە. ئەوە لە کاتێکدایە کە هەفتەی پێشوو سەرۆک کۆماری عێراق دکتۆر فواد مەعسووم ئاشکرای کردبوو کە سوپای تورک بەبێ ئاگاداری دەوڵەتی عێراق هاتوونەتە ناو خاچی وڵاتەکەیانەوە. هەردوێنێ وتەبێژی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق و سوپاسالاری ئەمریکا جۆن دۆریان ڕایگەیاند کە بوونی هێزەکانی دەوڵەتی تورک لە خاچی عێراق نایاساییە. وتیشی سەربازانی سوپای دەوڵەتی تورک بەشێک نین لە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کە بۆ شەڕی داعش پشتگیری هێزەکانی عێراق دەکەن. لای خۆیەوە پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان سالار مەحموود لە لێدوانێکی تایبەتیدا بۆ ناوەندی هەواڵەکانی ستێرک تیڤی لەو بارەوە ڕایگەیاندووە دژی هەبوون و بەشداری ئارتەشی تورکن لە عێراق و ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەوەی مووسڵ. وتیشی نابێت حکوومەتی هەرێم ڕێگە بە ئارتەشی تورک بدات لە سنووری ئیبراهیم خەلیلەوە دەربازی خاچی عێراق و باشووری کوردستان بن.